لای یەکێکتر لا گفتوگۆکانی ئەمڕۆمان گفتوگۆکەین لەبارەی ڕەوشێنەکانی لیژنەکانی قایم قامیاد و کار و بەدواداچوونەکانن بەتایبەت بۆم چوار ڕۆژەی جەژن کە یەکێک لە نەریت و سونەتەکانی ئەم جەژنە قوربانیکردنە بەتایبەت ئێستش کە نەخۆشی تای خوێنبەربوونەیە پێویستە زۆر بەوریایی و مامەڵە لەگەڵ سونەتەدا بکرێ و ئاتە بۆی هاوڵاتیان بە دوور بن لەو نەخۆشیە بابزانین نێژنەکانی قایم قامێت چە ڕەوشێنێکیان گرتوۆتە بەر گفتوگۆکەین لەگەڵ زۆر بەڕێز کاک فرێد عوسمان ئەندامی لێژنەی باڵای قایم قامێت و نوێنەری بەڕێوەبەرایەتی ڤێتەرنەری سلێمانی کاک فرێد سڵاو لێبێ بەیانیت باش زۆر سپاس جەژنی پیرۆز بە خێراتی سەرچاو زۆر سپاس جەژن لە بەڕێستان و هەموو مسلمانان و حەجی حاجیان قبوڵ ئینشاءالله زۆر سپاس بە خێراتی کاک فرێد پێمان بڵێ ڕەوشێنەکان چین کە گیراونەتە بەر وەک لیژناوبەشەکانی قایم قامێت ڕێوشێنەکان ئامادەکاری بۆ کراوە ئێمە پێش هەموو بۆنێک هەموو جەژنێک لە قایم قامێتی سلێمانی بەڕێز قایم قام کۆبوونەوە بە هەموو یەکە ئیداریەکانی سلێمانیەکە هەموو لایەنە پەیوەندیدارەکان بەو بۆنێ یاخودە و جەژنە ئەخاتە ئامادە باشیەوە بۆ ئەم جەژنش بە خۆشحاڵیەوە ئامادەکاریی زۆر باش کراوە و بە دوواداچوونمانە بێ بۆ هەموو ئەو بڕیارانی کە دەرکراوە لە قایم قامێتی سلێمانیەوە و لەخوا بە زیابە ئەتوانم بڵم پابندبوونێکی تەواو ئەبینین لەم جەژنا بە تایبەت ئەوەش کە برارێکی زۆر تون دراوە لە بارەی سەربڕینی ئاژەڵ لەسەر شەقامەکان کە بە هەموو شێوەی قەدەغەیە و بە خۆشحاڵی و ئەم بەیانە ئەتوانم بڵم لە شەشی بەیانیە و لە دوای نوێژی جەژنەوە خەڵکانێکی زۆر پەیوەندیان بە ئێمە کردووە و لیژنەکان ئێمەش کار ئاسانیمان بۆ کردوون و ڕێمان پیشان ناون و ئەو ژمارانی کە لە کوشتارگی سلێمانی دانراون بۆ ئەوی هاوڵاتیان کار ئاسانیان بۆ بکرێ بۆ بەڕێوەبردننی ئەو سنەتی کە بەڕێز ئاماژت پێدا سنەتێکی گەورەیە ئەوش قوربانیکردە دیارە قوربانیکی زۆرەکرێ و ئامادەکاریمان کردو بۆ ئەومە بەستە باشە ینی وڵاتیان دەتوانن پەیوەندی بکەن با لیژنەکانی قایم قامێتەوە بە کوشتارگەی نوێی سلێمانیەوە ئاژەڵەکانیان بۆش ئەبەن گەیاندن یان هاوڵاتەکە خۆی دەیگەێنێ و بەڵام دواتر گەیانەوەی بە ماڵ و ئەوانە لەسەر کوشتارگەکەی خۆتان نەزانن هەموو سەرەتایەک بۆ دەستپێکی ئیشێ ئاسان نییە ئەم میکانیزمانە تەبعەن گۆڕانکەری بەسەرایە دڵنیام ئینشەڵا لە ساڵانی داهاتوو ئەما بێ بە دەستپێکێکی باش بۆ ساڵانی داهاتوو بۆ هەر بۆنێک بوویتر هاوڵاتیان ئەزانن سوود و قازانجی ئەم بەرنامەی کە دامان ناوە تا چەندێک سوودی بۆ هەموو لایەکە بێ خۆمان نەزانین دوای ئەوەی کە ئەم بم شێوە یاساییە ناشارستانیە ئەم ئیشاکرەیە خۆتان نەزان ژینگە پارێزێکی زۆر تووشی زەرەر و زیانە بێ بە کۆکردنەوەی زبڵ و ئەوە بۆیە داوا لە هاوڵاتیانەکەین ئەگەر ئەم ساڵ تۆزێک ئەرکەکان زیاتر بێ ئەو نە ئاژەڵەکە ببن و بۆ ئەوێ سەربڕینەکەی بۆ ئەنجام بن و گۆشتەکان وەرگرنەوە بە دڵنیاییەوە لە بەرنامەمانە میکانیزمەکە زۆر ئاسانترکەین خەڵکانی تربێتە پێشەوە بۆ کار ئاسانی بۆ هاوڵاتیان دەتوانێت دڵنیایش بێت باشە ئەگەر نەبرا بۆ قەسابخانە بۆ کوشتارگە ڕێوشێنەکان چی داوامان لە هاوڵاتیان کردو ئەوەی کە تۆ فەرمی زۆر ڕاستە بۆ ئێمە هەر سنووری مرکزی سلێمانیمان نییە دەوری بەری سلێمانیمانەیە خۆتان نەزان توانم بڵم قەزاو ناحەکان توانم بڵم کوردستان لادەکانمان هەیە ئێمە داوامان لە هاوڵاتیان کردو لە خاوەن ئاژەڵەکان کردووە خۆپارێزی بۆ ئەم جۆرە پەتایە یاخود هەر پەتایەکی ترکە لە ئاژەڵەوە گوێزرێتەوە بۆ مرۆڤ زۆر ئاسانە خۆپارێزیەکان بە لە دەستکردنی دەستکێشە بە کارێنانی دەمامکە جلو پۆشێکی با بڵین پۆشینی جلوبەرگێکی کاڵە ئەمانە هەمووی هۆکارن بۆی کە ئەو کەسی کە بەرکەوتی یەکەمە لەگەڵ ئاژەڵەکە بتوانێت خۆپارێزیکی تاوکە تەنها خۆپارێزیشە ئەتوانین هەموو بە دوور بین لەم نەخۆشی و بەڵای هەرو نەماداوە لە هاوڵاتیانە شوێنەکان پاک و خاوێن دەستکێش لە دەستکەن زۆر قەڵە باڵغی نەکەن لە دەوری ئەو قوربانیە تەنها ئەو کەسی کە سنەتەکە بەجێنێ بۆ نمونە لەگەڵ قەسابەکە ئەوە شتێکی زۆر باش ئەگەر ئەمە پەیڕەوکرێ شتێکی زۆر باش بەڕە چاوکردنی پاڕچوانی شوێنە بە دڵنیاییەوە باشە کاک فرات ئاژەڵەکەی دیارە ئەگەر بۆ نەتووشی ئەم پەتایە بوو بێ هیچ نیشان وەکو دەوترێت گەنەی لەسرە بە چاو ئەبینرێت هەڵە بە دڵنیاییەوە بە چاوە بینجێ لە ئەو شوێنانی پەلی ئاژەڵەکان لە بابلین چوار پەلی ئاژەڵەکان لە بنکلکی لە بنگوێی ئەمانە بە ئاسانی هەسی پێئەکرێ و ئەگەر ئەو بوو هیچی پێوە نەبوو سەلامەت بوو زۆر دەستنیشانکردنەکەی ئاسانەوە توانێت ئەو کەسە قوربانیەکەی خۆی بکە
باشە کەواتە وڵاتیان خۆیان نتوانن بە چاو بیبینن بزانن کە ئاژەڵەکە نەخۆش ئەگەر گومانیان لە شتێک هەبوو پێمان باشە ئیسیشارە بە لیژنەکانی قایمقامیە خودت بەڕێوەبەراتی ڤێتەرنەری بکرێ ئێمە ژمارەکانمان داناوە لە پێیجی قایمقامێت لە خزمەت هاوڵاتیانین لە خزمەت هەر کەسێکن کە هەل لە ڕووی ئاینیشەوە گونجاونی ئاژەڵە گەگەر نەخۆش بێت بە دڵنیایەوەیەک لەو جێبەجێکردنی ئەتوانم بڵم مەرجەکانی سونەتەکەیە تۆ لە ئیسلامیشا ئەوە ئاماژی پێدراوە کە ئەتوانم بڵم شتێکی زۆر زۆر باشە کە ئاژەڵەکە نەخۆش نەبێت کەوتی نەخۆش نەبێ ئەمە خۆتان نەزانن چەندین نەخۆشی هەیە لەبەرەوە پێش ئەوەی لیژنەکانی قایمقامێتیش ئەمە ئەوە لە ئاینی پیرۆزە ئاماژەی پێدرا و کراوە بەڵام ئەوەی کە هەیە ئێستا تای خوێنبەربوونە هاوکار لەگەڵ ئەوەی کە یەکێک لە مەرجەکانی سونەتەکە و زائیدەن ئەو نەخۆشی کە هەیە بە هەمووی ئەتوانم بڵم هەموو لایەک پەیڕەوی ئەو بەرنامەیە بکە بە دڵنیای ئیشەڵا کەس تووشی زیان نابێت. باشە کاک فرات هەوڵاتێک گەستەکە بۆ نمونە لە گەڕەکەکان لە سوچی گەڕەکەکان بەرامبەر ماڵیان چۆڵە لەوێ ئاژەڵ فڕێرێ پاش ماوەی ئاژەڵی فڕێرێ ئایزرە شوێنێگەیە ژمارێگەیە پەیوەندی پێوە بکە ئەگەر هاوڵاتیان ئێمە لیژنەکانی قایمقامێت ئاگادار کاتەوە بە دڵنیایە بە دۆداچوونی بۆکەین و بە سەرپێچی دانین و خاوەنی ئەو با بڵین کارە ناسەیە بە تاکید ڕوبەڕووی یاساکەین. باشە یەکێکتر لەو دیاردانە لە جەژندا تایبەت لە جەژنی قورباندا فرۆشتنی ئاژەڵە لە گەڕەکەکان لە هەندێک لە گەڕەکەکانی ناوشاری سلێمانیش دەبینین بەدەر لە مەیدانی ئاژەڵەکە ئەنی ئاژەڵ ڕادەگیرێ و خەڵک دەچێت لێ و بەڵێ ڕاستە ئەم دیاردێ ئاساییە ئاسایەکە چییە خۆتان نەزان قۆناغ بە قۆناغ ئیمساڵ یەکێک لە باشترین بڕیارەکانی ئیمساڵ کە وەکو ئاماژەم پێ لە قایمقامێتەوە دەرکرا ئەوە بوو چەند شوێنێکیان لە سلێمانی دیاری کرد بۆ کڕین و فرۆشتنی ئاژەڵی زین و ئەمە ئەتوانم بڵێم زۆر شوێنمان نەهێشت و زۆر شوێنیش الحەمدوللا لەژێر کۆنتترۆلی خۆمانایە ئەو شوێنانە سێ شوێن لە مەیدانی ئاژەڵەکە لە کازیوە لە منتیقەی فیاڵ ئەم سێ شوێنەمان دەستنیشان کردو شوێنی سەرەکی و کە ئەوەی قایمقامێت ئاگادار بێ هەر شوێنی کە ئێمە بە سەرپێچی دانین و ڕێگری لێکرد یان ێگە لە شوێنی کە هەوە وڵاتیان ئاگادارتان بکەنەوە بە دڵنیاییەوە ئەچین بە دەمیانەوە نایڵین ئەو شتچکە بۆ شوێنانە لەژێر کۆنتترۆلی ئەمە دەرەچێ و کاتە ئێمە خەڵکی خۆماندانەوە لیژنی تایبەتمان لەوەیە لەبەرەوە ئەتوانم بڵم ڕێ بۆ شوێنانە ناین کە بەدەر لەو بڕیارن کە لە قایمقامێتەوە دەرچوو. زۆر باشە دەستان خۆش بێ ژمارەگە لێرەوە بە هاوڵاتیانی بڵێ 1970 ئەمە 1960 بەڵێ 1970 ئەوە ژمارە پەیوەندیتان ژماری پەیوەندی قایمقامێتە لە خزمەت هەموو هاوڵاتیانین. دەستان خۆش بە کاک فرات سپاس بۆ ئێوە سپاس بۆ کورسات سپاس بۆ ئامادەبوونت لە بەرنامەکە.